ماوەی 13 ساڵە لەسەر جێ کەوتووە و بەدەست نەخۆشەکەیەوە دەناڵێنێت. بۆتان محەممەد لە تەمەنی 3 ساڵیەوە تووشی نەخۆشی گرەی مێشک بووە. دوای ئەوەندە ساڵ لە گەڕان بەنێو نەخۆشخانەکان کە سوکارەکەی دەڵێن دوای اینجار پزیشکەکان مۆڵەتی 2 هەفتەیان پێداون. ئەگەر لەو ماوەیە منداڵەکەیان نەگەینە دەرەوەی وڵات گیان لەدەست دەدات. هەرچی بیبینی باقل لە بۆی ناگریێ دکتۆرەکان بەخۆی لە بۆ ئەگریان داتەنیان گوت ئەتو بۆ دەهێڵیەوە مگۆ چی لێ بکەم چارەم چییە بیبە بڕۆ ڕاستەشی بۆ بکە داواکاریم ئەوەیە ویزەم دەنێ لەو ڕۆ لە سپەینی بیگەین ئەڵمانیای باکوڕەکەم نەمریت بەس داواکاریم ئەوەندەیە. تاوەکو ئێستا بۆتان 7 نەشتەرگەری لە نێوخۆ و دەرەوەی وڵات بۆ کراوە، بەڵام هیچ یەکێک لە نەشتەرگەریەکانی سەرکەوتون نەبوونە و بەهۆی نەخۆشەکەشیەوە بینایی لەدەست داوە. ئەگەریش بە زووترین کات چارەسەری وەرنەگرێت ئەوە هەستی بیستنیش بە تەواوی لەدەست دەدات، لەگەڵەوەی ئەو ناتوانێت وەک پێویست قسە بکات، بەڵام داوایەکی هەیە. وەزارەتی تەندروستی لە ڕێگەی تۆڕی میدیای ڕووداوەوە لە نەخۆشی بۆتان ئاگادار کراوەتەوە. ئێستا لەسەر هێڵن و دەیانەوێ ئەو دەرگایە بۆ بۆتان بکەنەوە کە چارەنووسی مان و نەمانی پێوە بەندە. بۆ ئەو کەیسەش بەجددی ئێستا بەڕێز وزیری تەندروستی لەسەر خەتە لەبەرەوەی حاڵەتێکی وادایە کە پێویستە بە ماوەیەکی خێرا ڤیزەکە وەربگیرێتن هیوادارین بتوانین لە ماوەیەکی کووردا ئەو ڤیزەی وەربگرین و ئەو نەخۆشەوە نەخۆشانی تریش بە باشترین شێوە چارەسەریان بۆ بکەین. بۆتان محەممەد تەمەنی 16 ساڵە بەهۆی نەخۆشەکەشیەوە گەشەی جەستەییشی وەستاوە. وەک کە سوکارەکەی دەڵێن هەرچی هەیان بووە لە منداڵەکەیان خەرج کردووە. ئێستا بۆتان تەنیا 4 ڕۆژی لە بەردەم ماوە بۆ ئەو وادەیی کە پزیشکەکان بۆیان داناوە. ئەو چاوەڕێی فریادڕسێکە کە ئاوێک بەو برینە قوڵەیدا بکات کە تەنگی پێ هەڵچنیوە. نەخۆشەکەی ئەوەندە ئازاری داوە بۆتەوەیەوەی دەستبەرداری خوێندەکەشی بێت. بۆتان چەندین ساڵە بەم شێوەیە لەسەر جێگا کەوتووە و هەرچی دا و دەرمان هەیە خواردوێتی، بەڵام هێشتا چاک نەبۆتەوە. ئێستا ئەو هیوا دەخوازێت هەرچی زووە چاک بێتەوە و وەک منداڵەکانی دیکە ژیانی ئاسایی خۆی بەڕێ بکات. فەرهاڵ وڵەوەری ڕوودا و هەولێر.